جەنگی نێوان ئیسرائیل و حەماس کاردانەوەکانی ئەم جەنگە ئەگەراوەکانی فراوانبوونی ئەم جەنگە لەگەڵ بەڕێز مایکل پرێجنت ئەفسەری پێشووی هەڵگری سەربازی ئەمریکا پسپۆری بەرزی ناوەندی هاتسن و پسپۆری کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ڕێگەی سکایپەوە لە واشنگتنەوە لەگەڵماندا گفتوگوی زیاتری لەگەڵا دەکەین بەڕێز مایکل پرێجنت ئەم کاتتان باش هەون گەلێک بەخێراتنە کوردستان 24 ئەمریکا گەلێک بەحسێ دەربازبوونا تەرەفێ سێیەم یان ژیلانێ سێیەم بووناڤاڤی جەنگی دنابەرە گروپێن لێ کەرتە غەزا و هەروەها ئیسرائیلێت کە ئەگەر وەها بیتن هون پێشبینیە بەرفرەهبوونا ڤی شەڕیتکەن و تەنێ دە جوگرافیا فلسطین و ئیسرائیلێدا نەمینیت بەرفرەهتر بیت؟ سپاس بۆ میوانداریتان ئەو کاتتان باش ئێوە بینەرەکانتان پێم وا بێ دیزایانی ئێرانە بە لە ڕێگەی حەماسەوە کە هێزی سەر بەون و ئیسرائیلیش ئەوە دەکا کە دەیەوێت بیکە دەچێتە ناو غەزە حیزب الله وەڵام دەداتەوە دەبینین هادی عامری لە عێراقەوە هۆشداری داوەتە ئەمریکا کە بەشداری شەڕەکە نەکەن و حەماس و ئیسلامیە جیهادیەکان بەردەوامن لە شەڕکردن پێم وابێ ئامانجی ئێران ئەوەیە کە ناوچەکە بخاتە ناو ململانەیەک لەگەڵ ئیسرائیل چونکە ئێستا کاتیەتی ئێران ناتوانێت چیتر موشک بنێت بە هیچ شوێنێکەوە و بەردەوامە لە گواستنەوەیان لە عێراقەوە بۆ حەشتی شعبی بۆ میلیشیاکان بۆ لوبناان بۆ ناوچەکانی دیکە ئیسرائیل دەبێت زۆر ئامادە بێ و ئەمریکاش دەبێت ئامادە بێ بۆ ئەمە ئێمە دەبێ وەڵامی ئێران بدەینەوە دەبێ ئەو 6 ملیارد دۆلارەی کە لە قەتەر گیراوە هی ئێرانە دەبێ ئەو پارەیە لەوێ بمێنێتەوە و ئێران باش بزانێت کە خۆی و ئەو ڕێکخراوەتی رووسەکانی لەژێر چتری ئەودا دەبێ بزانن کە بەرپرسیار دەبن بەرامبەر بە خەڵکی ئەمریکی کە لە ڕابردووە کوشتویانە خەڵکی حەماس لەم ئۆپەراسیۆنادا خەڵکی ئەمریکی کوشتووە و ڕفاندونی دەبێ وەڵامێکی ئەمریکی هەبێت و ئێمە دەبینین وا دیارە کە هەوڵێکەیە لە ئیدارەی بایدنەوە لە سکرتێر بلنکن وەزیری دەرەوەش باسی کرد دەڵێن ئێران تا ئێستا هیچ ڕۆڵێکی نەگێڕاوە ئەمە سەیرە بەڵێ بەڕێز مایکل حەماس ئەم جەنگەی بۆ دەست پێ کرد ئۆپراسیۆنێکی زۆر ئاڵۆزە حەماس هەرەوە نییە کە چەند موشکێکی بە ئیسرائیلەوە نابێ یاخود چەند کەسێکی ڕفاند بێ ئەمە جیاوازە ئەمە ئۆپەراسیۆنێکی سەرتاسەریە لە ڕێگەی ئاسمان زەوی دەریاوە بۆ کوشتنی خەڵکی سڤیل بۆی کە زیانێکی زۆر بە ئیسرائیل بگەێنێ و وا بکات کە ئیسرائیل بێت غەزە داگیر بکە حەماس گوێ ناداتە ئەو شتانە کە خەڵکە کوژرێ غەزە داگیرەکرێ موشکی خۆی ئەنێ بە خەڵکی سڤیلەوە بە نەخۆشخانەوە بە باڵەخانەوە بە قوتابخانەوە بە مزگەوتەوە دەیەوێت خەڵکێکی زۆر بکوژێ وەک خۆیانە لێ شەهید بن و دواتریش خەڵکی غەزە دایکێکەڵێ قسەکەی زۆر بەناوبانگە دایکێکی غەزەیی ئەڵێ کوڕم ئەمە مەکەن کوڕەکەی من دەکوژرێ کچەکەی من دەکوژرێ ئەمە حەماس دەیەوێت خەڵکی بکوژرێ و گوێی ناداتێ خەڵکی غەزە دایکێکی بەتەمەن منداڵێک کچێک دەکوژرێ ئەو چونکە ئێران بڕیاری داوە ئەم ململانەیە دەست پێ بکە واتە ئەگە سەیری عێراقکەی حەشتی شعبیش ئامادەیە بە هەمان شێوە چاوەڕێن هادی عامری و قسەی خۆی کردووە بۆ قەیس خەزعەلی هەموویان ئامادەن بۆ ئەم ململانەیە و پۆستەریان هەیە حازریان هەیە موشکیان ئامادەیە و ئامادەن ئەمریکاش بە وریاییەوە دەچتە پێشەوە چونکە ئەمە ململانەی مایکل گەلێک بەحسە حەشدا شعبی کرد گروپێن حەشدا شعبی لە عێراقی ئەڤە دوو سێ ڕۆژە لەسەر تورێن جڤاکی گەلێک بانگاوازیە بەهانە چوونە
فلسطینیات کن و شر لدجی اسرائیلی ده اگر که وهذا اگر هاتو چکدارن خوشاندن جبو کل کلکا گروپین چکدارن فلسطینی شر لدجی اسرائیلی بکن تو چاوری چه پیش هاتا کت کی ممکنه چه ببیت؟ ئەم گۆشەیەش هەیە ئەگەر هەشتی شعبی بچێتە لوبنان و با بڵێن هاوکاری جیهادیە ئیسلامیەکان بکات و حیزبوڵای لوبنان بکە ئەمە بابەتێکە و هەڕەشە دەکەن هەڕەشە لە ئەمریکەکانی عێراق دەکەن لە سووریا بۆیە حیزبوڵای لوبنان دەیەوێ ئەمریکەکان لە سووریا بکاتە ئامانج ئەمە جیاوازە واتە ئەمە تەنها هاوکاری حەماس نییە بەڵکو ئاڵا بەرزکەنەوە بڵێ ئێمە هاوکاری خەڵکی فەلەستین دەکەین حەماسیش هاوکاری فەلەستین ناکە بەڵکو دەیان خاتە مەترسیەوە بۆیە ئەمە قسەیەکی هەڵەیە هەڵخەڵەتێنەرە سەیری هادی عامری بکەن دەبێ ئەم بودجەیە بۆ وەزارەتی بەرگری و ناوخۆی عێراقی ببڕدرێ سیرکەن ئێستا هەشتی شعبی ئەگەر بیانەوێ بچنە سووریا و هێرش بکەنە سەر ئەمریکەکان لەوێ یاخود ئەمریکەکان لە عێراق دەبێ ئەمریکا زۆر ئاگادار بێ وریا بێ من نیگەرانیم ئەوەیە کە بەڕاستی سەرۆک بایدن دەبێ گوێ لە بلینکن بگرێ گوێ لە ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی بگرێ چونکە ئەمە شتێکی زۆر جیاوازە ئەمە هاوکاریکردنی لایەنێک نییە ئێستا ژاپۆن داوای ئەو کاتێک کە هێرش کرایە سەری ژاپۆن داوای ئاگربەستی کرد بەڵام ئێستا ئەمان هەڕەشەکانیان جیاوازن بەڕز مایکل بنیامین ناتانیاهۆ دوو ڕۆژ زیاترە هەڕەشە کات لە غەزە دەڵێ هەر شوێنە حەماسی لێبێ وێرانە بێ دەشڵێت وەڵاممان بۆ هێرشەکەی بزوتنەوەی حەماس ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەگۆڕێت ئەمە یعنی چی چۆن ئەگۆڕێت دەبێ و پێویستە ئەمە هەڕەشە و هێرشێکی زۆر ناخۆشە زیاتر لە 900 ئیسرائیلی کوژراون ئەمریکی فەڕەنسی ئەڵمانی کوژراون بەدیل گیراون بۆیە ئەمە خۆیان ئیسرائیلیان ڕاکێشایە ناو ئەم شەڕە دەبێ حەماس لە غەزە نەمێنێ ڕاستە خەڵکێک دەکوژێ بەڵام حەماس گوێی لێ نییە حەماس دەیەوێت هەرچی زیاتر خەڵکی سڤیل بکوژێ ئەم دەستی پێکرد لە شەمەوە و ئەمە گەورەتر دەبێ بەڕاستی ئەمە لە 2003 و حەوت با بڵێن 6 و حەوت جیاوازە جیاوازە ئێران ئێستا چەک دەنێرێت لە عێراقەوە بۆ لوبنان و بۆ ناوچەکانی دیکە و بۆ سووریا بۆیە ئەمە شەڕێکە کە ئێران هەڵی بژاردووە ئێمە هەومان لە بیرمانە کە تاران دژی هەموو عەرەبە بە دڵنیاییەوە و بە سووکی سریانەکە بە کەمی سریانەکە هەموویانی کردووە تا بریگرتە وەکیلی خۆی و گەلک پرسیار هەنە لەسەر vê mijarê لەو ماتخوازین حتا دەرفەت هەبەژەوێن هێژا بکەین یعنی ئیسرائیلا خودانێ مانگا دەست کرد ئیسرائیلا کو لە هەموو دنیای ناو و دەنگی خۆ دەرکردە بە ئیستیغباراتێ بە هەواڵگیریە ئیسرائیلا خودانێ ئەو قاس چەکێن پێشکەفتی و هەژدەمینە لەسەر ئاستی جیهانی سەربازی چاوە بێخەبەر بوو دناف نیف دەمژمێرێدا زێدەی 500 موشەکان ئاراستەی ئاخا ئیسرائیلێ بێنەکردن ئەوە وەکی پلانگیریەکێ دناف بەرە ئیسرائیل و وڵات هەندێک ژ وڵاتێن عەرەبی دهێتە شروڤەکردن هین چاوە دنرخینن چ لە پشت پەردەیە ئەم نزانین بەڕاستی ئەمە شکستێکی سەرەکی هەواڵگری بوو نەکتەنها لەلایەن ئیسرائیلەوە لەلایەن ئەمریکاوە بە ئیسرائیلەکان مەشغوڵی سیاسەتی ناوخۆیان بوون تووشی ئەمە بوون بەڕاستی لە ئێمەش لە ئەمریکا هەمان شت دەکەین پێنتاگۆن فۆکەسی نییە و CIA و دەستگا هەواڵگریەکانی دیکە فۆکەسیان نییە خەریکی شتی ناوخۆن ئەمە بەڕاستی تێست و تاقیکردنەوەیەکی جوان بوو
سیکە ئێستا نابێ ئەمریکا چاوی لەسەر ئۆکرانیا بێ سین و ئەوانی دیکە لە بیرکە و چاوی لە شوێنێک بێ ئێران لە بیرکە و هاوپەیمانەکانی خۆی لە بیرکە ئەمە تاقیکردنەوەیەکی زۆر گەورە بوو و پێتەڵێم شکستێکی هەواڵگری زۆر گەورە بوو نەک بۆ ئیسرائیل بۆ ئەمریکاش و دەبوو بیانزانایە بەڵێ بەڕێز مایکل ئەمریکا ڕاستەوخۆ دەچێتە ئەم جەنگەوە یاخودنا ئەم ئیدارەیەنە هەرنا ئەم ئیدارەیەنە چەکی ئەداتێ چەکەداتە ئیسرائیل کەشتی گەلی خۆی لێ نزیکە کاتەوە بەڵام بتەوێ هێرش بکە نەخیر هێرش نەکاتە سەر حیزبڵە لەوانەیە ئەگەر هەندێک کە هێزی عێراقی ڕوبەڕووی ئەمریکا بنەوە ڕوبەڕوویان بێتەوە ئەگەر لە سووریا بە هەمان شێوە بەڵام ئەگەر لە منە پرسی کە ئەمریکا ڕاستەخۆ ڕوبەڕووی ئێرانە بێتەوە یاخود ڕوبەڕووی حەماسە بێتەوە شتی وا ڕوونادا بەڵێ بەڕێز مایکل پرێجنت ئەفسەری پێشووی هەڵگری سەربازی ئەمریکا پسپۆری بەرزی ناوەندی هاتسن و پسپۆری کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە واشنگتن لەگەڵماندا بووی سپاس بۆتون گەلێک سپاس. Thank you.